لا بڕگەی میواندا ئەمڕۆ سەبارەت بە نەخۆشی ئۆتیزم و هۆکارەکانی نەخۆشی ئۆتیزم و ئەو نیشانانە چین کە لە مناڵێکا دەردەکەوێت کە ئۆتیزمیەتی و دایک و باوکان چۆن هۆشیار ببنەوەلەوەی کە مناڵەکان ئۆتیزمیەتی چارەسەری بکەن و لە سنتەرەکانی ڕاهێنانی ئۆتیزم چ ڕاهێنانێک بۆ مناڵانە ئەکرێ ئایا بەپێی تەمەنی مناڵەکە ڕاهێنانیان پێ ئەکرێ یاخود بەپێی زۆری و کەمی لە ڕێژەی ئۆتیزمەکەیەتی و ئایا هۆکاری ئۆتیزم بۆ ماوەیە یاخود ژینگەیە ئەمانە و چەندین پرسیاری تر لەگەڵ میوانەکەم گفتوگۆی لەسەر ئەکەین کە خات و دالیا ئیبراهیم ڕاهێنەری نێودوڵەتی چارەسەری ئۆتیزم بەخێربەی دالیا ممنون. خات و دالیا سەرتا لەو دەست پێکەن کە ئۆتیزم نەخۆشی یاخود حاڵەتە بەگشتی حاڵەتە چۆن ئەگەر باسێکی ما بۆ بکەیت حاڵەتە پێناسەیەکی ئۆتیزم کەی بەگشتی حاڵەتێکەکەەوە تووشی مناڵانە بێتن تێکە چێتن مێشکیان لە سێ لایەن تەسیرەکە گەشەی گشتی مێشکیان تێکەچێت لە سێ لایەن تەسیریان لێکە لایانی کۆمەڵایەتی لایانی هەسوکەوت لایانی قسەکردن کە مناڵ ناتوانن قسە بکەن ناتوانن ینی شتێکیان بوێ ناتوانن داوای بکەن پێویستیان بە شتێکە بێتن ئەوە نییە بەدایکیان بڵێن ئەو شتم پێویستە دەستیان ڕاکێشن قسە ناکەن کەوا هیچ قسەیە ناکەن گشتی لە هەموو ڕۆکانەوە تەسیر لەسەر ئەو مناڵە ئەکات لە ڕووی زمانیشەوە بەڵێ کەوا ناتوانن قسە بکەن زۆر باشە. دالیا خان ئۆتیزم وەکو باست کرد کە لە حاڵەتێکەوە تە نەخۆشینی حاڵەتێکە هۆکارەکانی چین هۆکارەکەی بۆ ماوەیە یاخود ژینگە یاخود ئەو تەکنەلۆژیایی کە لە ئێستا هەیە بە تایبەت زۆر بەکارهێنانی مۆبایل ئایپاد و لاپتۆپ یاخود ئەو تەکنەلۆژیانی کە مناڵ بەگشتی ئێستا بەکاری دەهێنێ هۆکارێکن بۆ ئەوەی کە مناڵەکە تووشی ئۆتیزم بێت بەڵێ هۆکارێکە کەوا هۆکارێکە بەڵام کەس نازانێت 100% چییە هۆکارەکەی تا ئێستا کەس نەیزانیوە هەنێک کەسە لێتن هۆکاری ئەوەیە کەوا مناڵەکە زۆر موبایل بەکاردێنێ هەیە ئەلێ ئایپاد زۆر بەکاردێنێ هەیە لێکە دایکەکە دووجیان بووە لە کاتی ینی کە مناڵەکەی بۆ نەقص ئۆکسسیجینی بووە هەنێک کەس هەیە لێتن کەوا دوان خزمن ینی بەس نەظر هەیە لێ دایک و باوکەکە تەمەنی گەورەیە مناڵیان بووە هۆکارەکەی وەیە ینی بەس کەس نازانێ هۆکارەکەی چییە واتە هۆکارێکی دیاریکراو نیە هۆکارەکان بەگشتین هەندێک جار بۆ ماوەی هەندێک جار کاتە لە سکی دایکەکە بڵێن لە کاتی گەشەی کۆرپەلەیدا نەقسی دایکەکە یاخود هەندێک حاڵەتەوە دەکاتکەوە تووشی منداڵە هەنێکەیە لێت کە دەرمانی بەکارێنەوە بەڵام کەس تا ئێستا نازانێت 100% هۆکارەکەی زۆر باشە کاتێکی دیاریکراو بۆ زانینی ئەم نەخۆشی هەیە لە منداڵە بۆ نمونە چی کاتێک دایک و باوک هۆشیار ببنەوەلەوەی بزان کە منداڵەکان ئەم نەخۆشییانە یاخود نا لە تەمەنی با بڵین هەشدە مانگی ئەتوانن هەستی پێ بکەن بەڵام کە ئێستا حالیەنە لێن لە هەشت مانگی دایکەکە هەستەکە کەوا مناڵەکەی خەلەلێکیە کە لە کاتی شیرپێدانە لە کاتی یاریکردنە لە کاتی گانگۆڵاکە مناڵ ئەلێکە یاریەکی لەگەڵ مناڵ ئەستیجابەی نابێ ئەوانە هەستە کاتن کەوا مناڵەکە ینی خەلەلێکیە بەس کە خۆی تەشخیصی بکەن یعنی دقیق لە 3 ساڵ توانن باشە دالیا خان ئەبینی هەنێک دایک و باوکێ درنگ بۆ ئەکەن کە مناڵەکان ئۆتیزمیەتی و درنگ ئەهێنن بۆ سنتەرەکانی ڕاهێنانی ئۆتیزم یاخود هەر هەنێک دایک و باوک کەم تەرخە من لەوەی کە مناڵەکان برن بە پزیشکێکی نیشان بدەن بۆ ئەوی تەخسیسی نەخۆشیەکەی بکەن کە ئۆتیزمیەتی یاخود ئەو حاڵەتەی گرتووە یاخود نا هۆکارەکەی ئەوە نییەکەوە مناڵەکان درنگ چاک ئەبنەوەتە کە درنگ دایک و باوکەکە هێنایانی بۆ سنتەرەکەی ئەوە یاخود بۆ هەر یەکێک لە سنتەرەکان بێکەوە لە ئێستا ڕاهێنان بە مناڵە توش بووەکان ئەگەر ئەگەر لە درنگ بێن هۆکاری درنگ چاکبوونەوەیان نییە یاخود ئاساییە کە هەر کاتێکا بێ ئێوە ڕاهێنانی خۆتانی پێ ئەەکەن و چاکبوونەوەی 100% هەیە خۆی زۆر مهمەوە مهمترین حاڵەتەکەەوە تەمەنی مناڵ بێ مناڵەکە ببێن بۆ سنتەرەکان کەوا دایک و باوکەکە هەستی پێ بکەن یعنی زۆر مهمەوە کات چەندێ گەورە بێ ئستیجابەی کەمە بێتن باشە ئەو ڕاهێنانانە چین کە ئێوە بە منداڵەکانی دەکەن ئایا بۆ هەر مناڵێک و ڕاهێنانێک تایبەت هەیە یاخود هەر یەک جۆر ڕاهێنانتان هەیە بۆ سەرجەم مناڵەکان بەکاری دەهێنەوە لەگەڵ تەمەنی ئەیگونجێنن یاخود لەگەڵ زۆری و کەمی ڕێژەی ئەو ئۆتیزمە ڕێژەی ئۆتیزمەکە چۆن دیاری دەکەن ئێمە چۆن ڕێژەی پێشەوەی کە بێنە لای ئێمە خۆیان چوونە بۆ لای دکتۆر کەوا دکتۆر تەشخیصی کردووە مەقیاس ئێمە هەمانە لە مەرکەز یعنی ئێمە لەگەڵ اختصاص ئیشەکەم ئەو ئەزانێتن یعنی با بڵێن تەشخیصیانەکەن بەڵام هەر مناڵێ بەرنامەی خۆی هەیە هەر مناڵێ پرۆگرام خۆی هەیە هەر مناڵێ تەدریبی جیاوازە بۆ مناڵێت ڕاهێنانەکان جیاواز دوو مناڵ نییە نفسی حاڵەت بێ هەنێ مناڵ هەیە یعنی تۆ ئەتوانی چەند تەدریبێ بەکاربێنیتن لەگەڵی مثلا ئەتوانی تەقلیدی بدەیتێ ئەتوانی نوتقشی بدەیتێ ئەتوانی ئەوامرشی بدەیتێ زیاترەکان کامن ینی کە زیاتر ئەو جۆرە ڕاهێنانە کامیان زیاتر بەکاردەهێنن ئێوە
من بداية بيتني كم حفتة بس وضعي بكم زام وضعي شون منالك شون نيا امجاك انا سير من اعتماد شكم سردايكي كوا او الله هيا لي قصاكات هيا لي باش يعني منالكم مستواكي زور زور خراب نيا هیچ پشکنینێکی تابەت بەم حاڵەتە هەیە؟ دكتور اختصاصي أورونا لا أوان يعني أوان بيان ألين أنا منالكي منالكي واي مش لو أنا نال مختصة لم بالإم أمبوارة كوا تشخيصية كاتن مقياس يعني هي عندنا سير اعتماد دايكو باشا جوازك هي لنيوان الرجزة بون من كاريجريك لرو الرجزة وأبي كاتك بون من كوريكتوش أبيت ياخد كتشكتوش أبيت لهردو رجزك هي جوازك هي جوازي كان أوني بس هر منالة بابلين حالتي أخوي هي دو منال نية نفسي حالة بيدر يعني حالته كان جواز نية يك بون من الرجي هبي يعني يك درجي هبي نعم نية يك درجي باشا لكاتي مشغول بيداني راهنا أنا كان دا والله مدانوي منال كان شون بو أو ياخد شون والله مي أدتاكو شون والله مي أو راهنا أنا أدنو كار أساني زيادتنا كبو مشقة كانت بو أسان بو راهنا أنا كان كمنال كان زيادة هوش ياربنو با زۆر باشە خۆی مناڵ کە زوو ببنە سنتەرەکان تدریبی بکەی ئستیجابەی زۆر باشە بێتن من ئێستا هەنێ مناڵ هەیە لە لامانە تدریبەکەین ساڵێک و 8 مانگە هەیە ساڵێک و 10 مانگە هەیە 2 ساڵ و 2 مانگە ئەوانە زۆر زۆر ئستیجابەیان زۆر باشە بێتن بەڕێژەی لە سایە سەد چاک ئەبنەوە یاخود حسب سي حالة مناڵ هەیە لە 120 باشە بێ هەیە لە 140 هەیە لە 190 هەیە لە 199 يعني حسب حالي مناڵەکە يعني چارەسەری 100% هەیە یاخود باشێکات و بۆ نمونە ڕێگری لە تەشانە سندەکە ڕێگری لێکە بەس هەنێ مناڵش هەیە هەنێ مناڵ هەیە کەوا دێتن تەمەنی زۆر مناڵەکە تۆ لەگەڵی ئیشەکەی لە ماڵشەوە زۆر احتیمام هەیە لە ماڵشەوە دایکی مەسەلەن کاتەکەی هەمووی بۆ مناڵەکە دەرخان کردووە دایم تدریبێکە ڕاهێنانی پێەکە ڕۆژانە چکم ئێمە کە تدریبەکەی لە سنتەرەکە کامیرەمان هەیە لە کامیرەکە دایک و باوکیان دانشن سێرەکەن هەنێ دایک و باوکە بووکەوە مەجای نەبوو بێ سێری بکە ئستا ئێمە حتا دەوام بەیانیانش کردومانەتە کامیرەکان ئۆنلاین لە ماڵە ڕەمزە ئەیدەینە ئایلەکان داوام سەباحی سێر ئۆنلاین ینی بە موبایل بێ بە تەلەڤزیۆن بێ خۆیان سێرەکەن هەندێک مناڵ هەیە کە بڵێن ڕێژەکەی زۆرە عنیها کۆنتترۆل لە دەسەدایان تووشی هەندێک حاڵەتە بێتەوە هیچ بەدەر لەو ڕاهێنانانە هیچ دەرمانێکەیە بڵێن بەدایمی بۆ کۆنتترۆلکردنی و حاڵەتە لەو کاتەیە خۆی ئەو حاڵەتەی کە سەح بەبێتن یەکەم جاتۆ کە دێ ئیشەکەی ئێمە دەرمان بەکار ناهێنین ئێمە علاج با بڵێن علاج بەکانە بەست ڕاهێنان بەکارێنین ئەو حاڵەتە یەکەم جاکە دێتن ئەو کەوا ئەلیتن ینی ڕێژەکەی زۆرە پێشا بێ فێریکەی دانیشێ 5 دقە نەهێلی هەسێتن دوای 5 دقە بوەستێتن نەجولێتەوە دوای 5 دقە لەسەر پشتی پاڵ بکەوێتن ئەبێتن نووسهات ینی دەرچوون و بۆ ئەلعاب و ینی چەند جۆرێکێ لەوانە بێ بەکاری بێنیتن کەوا مناڵەکە هیلاک بکەیتن ینی تۆزێ وەزعی باشتر ببێتەوە باشە دالێخان ئەو پێداویستی و کەرەستانە چینکە ئێوە لە ڕاهێنانەکانتان بەکاری دەهێن بۆ توشبووەکان ئێمە یعنی پێویستی تایبەتمان کامل هەیە لە مرکزەکە و مرکزەکەش مختصە ینی لەم مەجالە تدریبمانێ هەر مناڵێ بەرنامەی خۆی هەیە لەسەر ئەو بەرنامێ ئێمە مناڵەکان تدریبەکەین ماوەی ڕاهێنانەکە بڵین چەندی ئەوەیە چەندە هەستی پێ ئەەکەن کاریگەریەکی باشتان لەسەر ئەو مناڵە دروست کردو یاخود توانیتانەکە لەو حاڵەتی پێشووتری بە ئاراستێکی تریا ببن یعنی بەرەو باشبوون بچێت مدەکەی چەندێکە بۆەوەی کە کاریگەری ئەو ڕاهێنانە لەسەر ئەو بڵێن حاڵەتە دەستجابەی مناڵەکە مناڵ هەیە یعنی یەکەم مانگ هەستەکەی زۆر باش بووە ینی حتا دایک و باوکەکان ئەڵێن زۆر باش بووە هەنێکێ مستەوای با بڵین زعیفە زۆر ینی کەمترین ماوە بۆ دەرکەوتنی ئەو بڵێن کاریگەریە کە ئێوە لەسەر ڕاهێنانەکانتان بە بەردەوامی لەگەڵ مناڵانە کەمترین حاڵەت هەبووە چەندێکی پێچووە يعني حسب حالي مناڵەکەیە يعني تۆ ناتوانانی کات محدد بکە بەسم گەشتۆتە مانگێک یاخود 2 مانگ توانیتانە بەو مودەیە کاریگەری مناڵ هەبووە یەکەم مانگ بە یەکەم مانگ فەرقی کردو هەیە 3 مانگ مناڵ وا هەبووە يعني 4 مانگ بەس خۆی زۆربەی مناڵەکان ئەوەی کە تەمەنیان مناڵە یەکسەر زوو باش ئەوانە باشترە دالێخان بەپێی ئەزمموی خۆتانکەوە ماوەی چەندین ساڵ لەم بوارەدا کار دەکەنەوە چەند منداڵێکتان ڕاهێنانتان پێ کردووە ئۆتیزم چەند جۆری هەیە هەموو یەک جۆر ئۆتیزمە باڵێن خەفیفەیە شەدیدەیە متەوەستشێ جیاوازیان چیە لە بابلين هي حالتك بابلين وسطك وضعيان باشا بس خفيفك باشا يعني استجابة شي باشا ووضع شي باشا
متوسطەکە بەس شەدیدەکە ئەو شەدیدەکە وەزعیان تۆزێ خراپەوەکەوانی دیکەنی هەبووە حاڵەتی شەدید بوو بێت و چارەسەر کرا گەڕابێتەوە نێو کۆمەلگاوی خۆ چوو بێ بۆ قوتابخانە و تێکەڵی کەسی تر بوو بێ هەیە لەو حاڵەتە بووە بەڵام چۆن کەوا ئەبێتن ڕاهێنانی زۆر پێ بکرێتن هەم لە ماڵەوە و هەم لە سنتەرش هەیە مناڵەیە چوونەتە مەدرسەی تایبەت تەنها مەدرسەی تایبەت واتە ناتوانن ئەو مناڵانە تێکەڵ بە مناڵی تر بکرێن با هەنێم ئێستا مەدرسە هەیە با بڵێن مەدرسەی ئەتیادیە سەفێ خاصیان هەیە هەنێ دەرسێ وەرێگرن لەگەڵ تەڵەبەی ئەتیادی هەنێکش لە خاص وەرێگرن بەس یعنی خۆی دایک و باوکەکە زۆر دەوری هەیە بۆ ئەم مناڵانەکەەوە ینی ڕۆژانە دەریان بکەنە دەرەوە ڕۆژانە بیان بنە شۆنان دایم یاریکە لەگەڵ مناڵەکە ئەهەمشی مناڵەکە وەخت فراغی نەبێتن یعنی بەتەنیا بێدانشی خەیاڵ و بێتن زۆر باشە تێگەشتنی بەرامبەر لە کۆمەلگا تا چەند لەو حاڵەتەیە کاریگەری ئەبێ یاخود تا چەند پێویستە بۆ نمونە تۆ بەرامبەرەکە تۆ نازانی ئەو منداڵەکە ئۆتیزمێتەوە ئەبێ بە شێوازێکی تر مامەڵی لەگەڵا بکەیت کاتێک کە تۆ لەو تێ ئەگەیت لەو حاڵەتە تێ ئەگەیتەوە ئازانکەوە حاڵەتێکی تایبەتە یعنی بە جۆرێک مامەڵی لەگەڵاکەی زۆر بە نەرمونیانی یاخود لە ڕووی دەرونیە ئەو منداڵە هەز بە نەقسی خۆی ناکات ئەمە تا چەند گرنگە ینی تێگەیشتنی بەرامبەر بۆ ئەو حاڵەتە تا چەند گرنگە لە کۆمەڵگا پێویستە هەموو کەسە ینی تێبگاتن هەم کۆمەلگاکە بەسەنێ کەسێ نا لە شتە تێ ناگاتن یعنی هەست ناکە بەڵام ئەوانش وەک ئێمە بەشەرن هیچ فەرقی نییە وەک ئێمە پێویستە ئێم ینی تەعاملکەی لەگەڵی تا چەند بتوانانی ئەو مناڵە بگۆڕیت و تەعاملکەی لەگەڵی کەوا هەست نەکاتن هیچ نەقسێکی هەیە باشە کۆمەلگایمە تا چەند هۆشیارە بەرامبەر بەم حاڵەتە لەگەڵ ئەو مناڵانەیە زۆر کەم زۆر کەم باشە هیچ لە ڕێگەی بڵێن سنتەرەکەتانەوە یاخود ڕێکخراوەکەتانەوە هیچ بڵێن خولی تایبەتانیە بە هۆشیارکردنەوەی کۆمەلگا سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانەیە ئێمە دایم ئەو عیلانە ینی با بڵین لەگەڵ عیلەکان دایم زۆر تەواسڵمان هەیە کە دێن پیانە لێن ینی من خۆم تەنانەت چەندجا عیلە هەیە ئەڵێ من ناتوانم مناڵەکەم ببمە دەرەوە پێم عیبە هۆکارەکەی چێلێکەی بمە ناو مۆڵەکان هاوارە کاتن فیزەحەکە خەڵکەکە سێرمەکە هەستەکەن هەمووی تێ ناگالێن پێمەڵێ ئەو مناڵەکە چیەتی بۆچی واکاتن بۆ شتەی بۆ ناسەنە لێ من خۆم نامێ بۆی بسەنم کەواچی بوێ من بە قسەی ئەو بکەم بەس لە هەنێ کەسێ تێ ناگایانی وام لێکاتن ناتوانم حتا دەرچمە دەرەوەش باشە دالیا خان سنتەرەکانی ڕاهێنانی ئۆتیزم لە شاری کەرکووک و لە شوێنەکانی تریش بەردەوام ڕوو لە زیاد بوونەوە چەندین سنتەر ئێستا لە نێو شاری کەرکووکە هەیە کە ڕاهێنان بە مناڵە ئۆتیزمەکان دەکەن جیازیان ئەو سنتەرانە چین یاخود تەنها قازاجی مادی یاخود ئەو سنتەرانە هەوڵیان داوە کە خزمەتێکی زۆر بە توژبانی ئۆتیزمکەن یاخود تەنها بۆ قازانجە مادیەکانە کە بەشێک لە سنتەرەکانیش پێشبڕکێ لە نێوانیاندا هەیە ئێستا خۆی ئەزانجی هەنێک کەس هەیە خۆی بەڕاستی ئەم شتە نابێتن کەوا تیجارەت بکەی بەم مناڵانەوە یعنی ئەو شتە قەت نابێتن بەڵام باشترین شتە ئەوەیە کەوا ئەم مناڵانە مختەس لەگەڵیان ئیش بکاتن یەکێ خبرەی هەبێ یەکێ اختصاص بێتن لەم بوارە کەوا پێشتر ئیشی کردبێ کەوا مناڵەکە ئیسفادەی لێ بکاتەوە نا هەرداینەی مناڵەکە و ئیسفادە نەکا مانگێک دوانسیان یعنی ئەو شتە نابێتن پێویستە دایم یعنی ڕاهێنان و بکەم بە مناڵەکە کەوا مناڵەکە باش ببێتن و دایک و باوکەکەش ئەمە زۆر تەئسیری هەیە لەسەرم شتە نابێت دایک و باوکەکە مناڵەکە لە سنتەرەکەدانە نەزانێت چیەکە لەوێ چی ناکاتن چاودێرێکی باش بەلا ئەبێ دایکشی بزانێت چۆن ڕاهێنانی پێکە تەنانەت ینی پێویستە هەم لەگەڵی ئەمێنێتەوە دایکەکە لەوێ یاخود تەنها لە ڕێگەی کامێراکانەوە چاودێری ئەکات ئێمە هەنێک با بڵین داوام بەیانیانمان ئێستا کامێرەکانمان ئۆنلاینە ئایلەکان ستا ئێمە چۆن دانیشتوینە ئاوا ئەیان دەینێ خۆیان لە سەفەکانمان داوە پێیان با بڵین ژوورەکان لێ ڕقەمەونە مناڵەکەی تۆی لێ ئەوەنە ئەمە قاعە لەعابەکەی هەمانە ئەیان دەینێ خۆیان سێریەکەن لە کامیرەوە هەنێک مناڵ هەیە دەوام مەسائیمانەیە با بڵین جەستات فەردی ئیشەکەین لە جەستات فەردیەکان ئایلەکان خۆیان دایک و باوکەکان دێن لەگەڵیان تەواوی و ئەیان بنەوە کاتتان دیاری کردو بۆ ئەو منداڵانە بۆ نمونە هەفتانەیە مانگانەیە بەدایمیە هەموو هەفتەیە 5 ڕۆژ داوامەکەین لە یەکشەم و تا پێنجشەم و عوتڵەکانش بە زۆربەی ئێمە شملمان ناکە ئێمە عوتڵە ناکەین بۆی تەئسیر نەکا لە مناڵەکە حاڵە خاصەیە لە لای ئێوە حاڵی خاصەیە واتە بە تایبەت ماڵێک بێن یاخود دەبیانێ ڕاهێنانی تایبەت بە مناڵەکانیان بکرێت ئێمە هەمویان ڕاهێنان تایبەتیان پێکەین مناڵەکان بەس با بڵێن نمونە هەیە ئایلە ئەلێ من 2 جەلسەمەوێ لە ڕۆژی هەیە لێ سێم ئەوێ هەیە ئەلێتن 1 جەلسەمەوێ ینی حەسەب ئەو ئایلەی خۆیان ئەیانێ با بڵێن هەنێ ئایلە هەیە خارج کەرکووکن با بڵێن لێرە نین لە شۆن دیکەوە هاتوونە ئێستا لێرە خانوویان گرتووە دانیشتوونە بەکرێ ینی هەیە خانووی کڕیوە
یعنی هەیە بابڵین ئەو شوێنەی بەجێ هێشتۆ لەبەر خاتر مناڵەکەی هاتو تێنانە بابڵین ئایا لێ ڕۆژی من دوو جەسەمێ بۆی مناڵەکەم زووتر و یعنی باش ببێتن. ئەو کەسانی کە ئەو حاڵەتیان تووشە بێ بەتابەت ئەو منداڵانە لە ڕووی دەرونیەوە بڵێن هەست بەوە ئەکەن کە ئەگەر بەرامبەر بۆ منەگاڵتەیان پێ بکەن یاخۆت یاری بە هەستیان بکەن یعنی هەست بەواکەن شعوری ئەویان هەیە هەنێ مناڵ هەیە بەسەنەکەێنە ئەوش ئەکەوێتە سەر ڕێژەکە هەنێکە ناڵێم هەیە وەزعی با بڵین زۆر ئەوەنی هەیە خۆی هەر عینادیە کاتن هەنێ مناڵ هەیە حتا ئێستا بۆ نمونە یعنی توانای ئەوە هەیە قسە بک قسە ناکاتن ڕفتاری سیر و سەمەریان ینی لەو حاڵەتانەیە چۆنا ینی ئەوەی کە ئیتر زۆر دەگمەن بێ ئەنجامی بدەن لەو کاتەیە ئەگەر ڕێژێکی بەرزش ینی لە سەعبەکە بێ بڵێن با بڵین ئەزان چۆنە لە هەیە لە خۆیداتن سەر خۆیداتە دیوارێتە حاڵەتی تەقبول ناکات تدریبی بکەی هیچ ینی هیچ تەقبولێ ناکەن کەواتۆ لەگەڵیان ڕاهێنانیان بکەیتن کەواتە عامل بکەی لەگەڵیان بەس پێویستە ینی ئەو کەسی لەگەڵیان ئیشەکات تحملی هەبێت و بتوانێت تعاملکە لەگەڵیان ئەو شتە زۆر مهمە. لە سنتەرەکەی ئێوەدا لە ئێستادا چەند منداڵی لێە و تەمەنەکانیان چۆنە کەمترین تەمەەن لە چەنەوە وەرتانگرت و بەرزترین تەمەنیش چەنە لە 2 ساڵەوە ئێمە مناڵ وەرەگرین لە ساڵ و 8 مانگ جەسات فەردیش وەرەگرین حتاکم 15 ساڵ یعنی تا 15 ساڵ ئێوە ڕاهێنانیان پێ ئەەکەن بڵێ باشە لە دوای 15 ساڵەوە گەر هێشتا هەر پێویستی بەڕاهێنان بوو ئەزانی چۆنە خۆی تۆزی تەمەنیان گەورە بێ هەر دایک و باوکەکان نایان بەنە سنتەر ئاخۆیان نایان بن زۆربەی حاڵت هەیە لێتن ینی من ئەمەلم براوە ینی مناڵێ لێ باش نابێ بەسانێ مناڵش هەیە پێشتر ینی ڕاهێنانی پێکراوە و باش بووە و بەس ینی حاڵەت هەیە بووی دێنە تەراجعکاتن باش ئەو کەسانی کەوا لە ماڵەوە بڵێن دایکان و باوکان بە تایبەتی حاڵی ئەو منداڵانە ینی چۆنا ینی چاودێری ئەوانە ئەکەن کە ئایا لە ماڵەوە چۆن ڕاهێنانیان پێکەن یاخود چۆن مامەڵیان لەگەڵا ئەکرێت من خۆم ئەو مناڵانەی کەوا لەمیانن دایم لەگەڵ عیلەکەیان ینی دایم تەواصلم هەیە لەگەڵیان و ڕۆژانش ئەوانەی دێن و ئەوانەی ئستا ینی حاڵیان لەبەر چیە مەکامرەکانمان ئۆلاین کرداوان بەیانیان بۆیە هەنی عیلە هەبوو نێتوانانی حتا بێ سێر مناڵەکەی بکاتن بۆی بزانە ئێمە چۆن تدریبێکین مەسلەی من نازانم تۆ ئەمە نووسیوە باڵێ هەر مناڵی بەرنامەی خۆی هەیە ئەینێرمە بۆ ماڵەوە ڕۆژانە لەگەڵ خۆی سجلیان هەیە لە ناو سجلەکە بۆی نووسم چی بدەمێ تاریخ بەدئێ دەمێت تاریخ ئەتقانێ دەمێت لێ مەرکەز و لە ماڵەوەش یعنی بێ خۆیان بکەن بەسەن دایکەکە لێ من تێ ناگەم ئەمە چییە تەواصلەکەم لەگەڵ ێڵێم ئەبێ هات تدریبی بکەیت تعاملی وا لەگەڵ بکەیتن ینی حەسب ئەو کەوا مناڵەکە تدریبەکەی دەیتێ من دایم ینی تەواصلمان هەیە ئێمە لەگەڵ عیلەکان زۆر باشە ئەو کەسانی کەوا لە سنتەرەکەیەوە یاخود لە ڕێکخراوەکانە بەگشتی لە لەم بوارەیە کار ئەکەن یاخۆ ڕاهێنان بەو منداڵاناکەن کەەوە ئەم حاڵەتیان هەیە مەرجەکەەوە بڕوانامەی بڵێن تایبەتیان هەبێت خۆی تایبەت بۆ بوارە ئەزانین چۆنە خۆی پێویستە ینی هەمویان دەورەیان بینی بێتن پێش ئەوە کەوا خبرەیەکیان هەبێت معلوماتێکیان وەرگرت بێت لەسەر ئەو مناڵە کەوا تۆ ناتوانانی یەکسەر بی لەگەڵ ئەو مناڵە ئیش بکەیت کە تۆ هیچ معلوماتێکت بەزەزانی چۆنە ئێستا اختصاص نییە با بڵێن لەم بوارەکەەوە اختصاص ئیش بکەی لە کەرکووک نییە بزانم مەبەستەکەمەوەی کە هەندێک کەس هەیە ئەنێگەر بێت و بڕوانامە یاخود هۆشیارکردنەوەی پێشتر یاخود ئەزمموی لەو بوارە نەبوو بێیان دەورەیشی نەبینی بێ عنی ناتوانێت حاڵەتەکەی نازانێت چۆن تەعاملیان لەگەڵا بکات ئەبێ خۆی خبرەی هەبەیەکی لەسەریان ناتوانانی تۆ لە خۆ ینی مناڵ ئەتیادی نییە تۆ بتوانانی بە هەموو شێوەیە تەعاملکەی لەگەڵ مناڵ ئاسایی بەکەی خۆت ئەتوانیتن تەعامل بکەی لەگەڵیان باشە دالیا خان لە کۆتاییدا گەر شتێکت ما بێمە باسمان نەکرد بێ لێرەوە باسیکەیت وڵی بەس یەک ملاحەڵەیەکم هەیە بۆ دایک و باوکەکان کەەوە پێیان بڵێم پێویستە هەموو کەسێک مناڵەکانی بزانێ خەللێکی بزانێ شتێکی هەیە کەوا ینی زوو فریای مناڵەکانیان بکەون چەندێ زوو مناڵەکانیان فریایان بکەون زوو باشە بن و دایمش متابعیان هەبێ لە ماڵەوە لە سنتەرەکان بۆی مناڵەکان باش ببێت و هیچ کەسێکش ینی چاوڕێ ئەوە نەکە مەسەلەن بڵێتن وڵا چاوڕێیەکەم مناڵەکەمە بێتە 5 ساڵ قساکە بێتە 4 ساڵ ینی خۆی مناڵ لە ساڵ و دوومانگ لە ساڵ هەنێ وشە هەیە چۆنەڵیتن قساکاتن ینی داواکارم لە هەموو دایک و باوکانێکەوە مناڵەکانیان ڕوو لە سنتەرەکان بکەن کەوا زوو باش بن نهێلن یعنی حاڵەکەیان گەورە ببێتە من مناڵەکەیان لەگەڵ یانش گەشە بکاتن زۆر باشە سپاس بۆ ئامادەبوون و دووبارە بەخێر بێت دالیا ئیبراهیم ڕاهێنەری نێودەوڵەتی چارەسەری ئۆتیزم سپاس کەمیانمان بوویت.